سڵاتان لەبێت بینەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارین کە لە هەر شوێنێکی ئەم کوردستانن شاد و سەرکەوتوو و لەش ساغ بن. وەک دەزانین لە دوێنێەوە دەنگ و باسی ئەوە هەیە کە ڤایرۆسی کۆرۆنا خۆی نیشان داوە لە شاری سلێمانی کە 4 حاڵەت هەن و بۆ زیاتر باسکردنی ئەمەی کە ڤایرۆسی کۆرۆنا چۆن هاتۆتە هەرێمی کوردستانەوە و باس لەوەش بکەین کە چۆن کار و چالاکیەکان ڕاگیراون ئەمڕۆ زۆر سەرنجە خەینە سەر ئەو بابەتە. بەڵێ ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بێگومان ئەوەی سۆڤان باسی کرد 4 حاڵەت لە سلێمانی بەڵام نەبێتە هۆی شڵەژانی دەرونی لای هیچ هاوڵاتیەک بە پێچانەوە ئێمە ئەمڕۆ بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون میوانمانە بێت تایبەت بە ئەو ڕێوشوێنانی کە گیراوەتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام میوانەکە باز لەوە کات کە چۆن بتوانین باری دەرونی خۆمان ئارام بکەینەوە چ ڕێوشوێنێک گیراوەتە بەر هەر بۆیە ئەمڕۆ بڕگە و بابەتی جیاوازمانە بێت جگەلەوە کە شەوی ڕابردوو یاری کلاسیکۆ بەڕێوە چوو بێگومان هاندەران و بینەران شەوەکان بۆ بردوۆتە سەر کە بە تایبەت هاندەرانی ڕیال مەدرید دڵخۆش بوون بشکم کە کەمێک دوو دڵی ڤایرۆسی کۆرۆنای بیر بردبێتنەوە ئەوە بۆ ئێمە جێ خۆشحاڵیە بۆ هەموو هەوادارانیش بێگومان وتەی تر میوانمانە بێ وتەمانە بێ لەسەر ئەو بابەتە لەسەر وەرزش جگەلەوەش کۆمەڵێک بابەت و پاکێج و ئینهاوسی زۆر جیاواز و تایبەتمان بۆ ئامادەکردوون بە دیار بەرچایی بەیانیەوە بینەرمان بن بینەری بڕگە و بابەتەکان بن من و سۆڤان پێشکەشتانەکەین. بەڵێ ئەوەش لە یاد نەکەین کە مەسرور بارزانی و شای عەبدوڵڵا دووهەم شای ئوردون سەردانی مەسرور بارزانی سەردانی ئوردونی کردووە و لەگەڵ ئەوانە بە سەرۆکایەتی شاندێک کۆبۆتەوە کە باسی لە پەیوەندیەکان لە نێوان ئوردون و لە نێوان هەرێمی کوردستانە ئەو پەیوەندیە دۆستانەیە کە هەیە و مەسرور بارزانی زۆر سپاسی شای ئوردونی کردووە بۆ هەر یارمەتی و هاوکاریە کە پێشکەش بە هەرێمی کوردستانی دەکات. ئەمانە کۆمەڵێ بڕگە و بابەتی دیکە کە ئەمڕۆ لە ناو ڕۆژباشی کوردستان 24 دێتە بەر دید و گوێی ئێوەی ئازیز. سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ بکە سۆڤان. دەستخۆش. مەسرور بارزانی و شای عەبدوڵڵا دووهەم شای ئوردون کۆبوونەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شای عەبدوڵڵا دووهەم شای ئوردون لە کۆشکی بەسمان لە عەمان کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و شانشینی ئوردون بە تایبەت لە بواری بازرگانی و ئابووری کرا. لەلایەن خۆیەوە خاوەنشکۆشا عەبدوڵڵا دووهەم شای ئوردون ڕایگەاند پەیوەندیەکی تایبەتیان لەگەڵ گەلی هەرێمی کوردستان هەیە و ئامادەین هاوکاریان بکەین. دواتر مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ستایشی پشتیوانیەکانی شانشینی ئوردونی کرد و ڕۆڵی شا عەبدوڵڵای لە سەقامگیری ناوچەکە بەرز دەکات. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت پرسی موچە و پەیوەندی بە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدان نییە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا بە سەرۆکایەتی شاندێک لە ئوردونا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند. بابەتی موچە پەیوەندی بە پرسی نەوت و پەیوەندی نێوان هەولێر و بەغدان نییە و ئەمە مافێکی دەستوری هەرێمی کوردستانە. ڕایشیگەاند ناردنی موچەی فەرمانبەرانی کوردستان لەلایەن بەغدا پێشێلکردنی دەستورە ئەگەر نەیبێت. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان تۆمارکردنی 4 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا ڕایگەاند. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە 4 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمارکراون. ئاماژەی بەهۆش کردووە 3 لە توشبووان بە کۆرۆنا ئەندامی یەک خێزانن و یەکێکی دیکەشیان ئافرەتێکە و ماوەی پێش ئێستا لە ئێران گەڕاونەتەوە. لەلایەن خۆشیەوە بەڕێوبەری تەندروستی سلێمانی ڕایگەاند هەر 4 تۆشببووەکە بە ڤایرۆسی کۆرۆنا لەژێر چاودێریدان و باری تەندروستیشیان جێگیرە. محەممەد عەلاوی لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەت کشایەوە و داوای لێبوردنی لە گەلی عێراق کرد. محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق دەستی لە کار کێشایەوە.
محەممەد علاوی لا تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە لە پێناو مانەوەم لەگەڵ گەل ئارامەکەم دەست لە کارکێشایەوە. ئاماژەی بەوەش کرد چەند لایەنێکی سیاسی لە پێکێنانی حکوومەت و چاکسازی ڕاستگۆ و جددی نین. جەختیشی کردەوە لە ناو هاوکێشەیەکدا بووم کە پۆست بەرامبەر نەمانی ڕاستگۆیی بۆیە ئەوەی دووەمی هەڵبژاردووە. دوو موشک ئاراستەی ناوچەی سەوزی بەغداکران. شانەی ڕاگەیاندنی ئەمنی عراق ڕایگەاند دوو موشک لە ناوچەی سەوز لە نزیک باڵێزخانی ئەمریکا لە بەغدا کەوتنە خوارەوە. شانەی ڕاگەیاندنی ئەمنی ئاماژەی بەوە کردووە دوو موشکەکە لە جۆری کاتوێشان و لەلایەن کەسانی نەناسراوە ئاراستەی ناوچەی سەوز کراون. بەپێی زانیاریەکانیش کەوتنە خوارەوەی موشکەکان هیچ زیانێکی نەبووە. یەکێتی ئەوروپا لەبارەی دۆخی ئیدلیب کۆ دەبێتەوە. جۆسیپ بۆڕل بەرپرسی سیاسەتەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەاند دۆخی ئیدلیب مەترسیدارە و ئێستا هەڕەشەیەکی جددیە لەسەر ئاسایشی جیهان و ناوچەکە. بۆ ئەمە بەستەش هەفتەی داهاتوو ئەنجومەنی دەرەوەی یەکێتی ئەوروپا لەبارەی دۆخی سووریا و ئیدلیب بە تایبەتی کۆ دەبێتەوە. ڕاشی گەیاند قەیرانی ئیدلیب تەنیا بە ڕێگەی سیاسی چارەسەر دەکرێت و یەکێتی ئەوروپا بۆ هەر هاوکاریەک لەو بارەیەوە ئامادەیە. سوپای سووریا خستە خوارەوەی دوو فڕۆکە جەنگیان لەلایەن تورکیاوە لە ئیدلیب پشتڕاست دەکاتەوە. سوپای سووریا بڵاوی کردەوە کە سیستەمی بەرگری تورکیا دوو فڕۆکەی سووری لە جۆری C-24 لە دەوروبەری ئیدلیب خستۆتە خوارەوە. ئاماژەی بەوەش کردووە کە لە بەرامبەردا هێزەکانیان 6 فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیان خستە خوارەوە. دوای ئەوە حکوومەتی سووریا داخستنی ئاسمانی باکووری ڕۆژاوای وڵاتەکەی بە تایبەتی ئاسمانی ئیدلیبی ڕاگەاند. دووپاتیشی کردەوە کە هەر فڕۆکەیەک ئاسمانی ئیدلیب ببەزێنێت دەیکەنا ئامانج. و بەهۆی کۆرۆنا کارمەندانی باڵوێزخانەی بەریتانیا لە تاران ئەو وڵاتە جێدێڵن. وەزارەتی دەرەوەی بەریتانیا ڕایگەاندووە لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و سەلامەتی هاوڵاتیانمان بەشێک لە کارمەندەکانمان لە باڵوێزخانەکەمان لە تاران و ئەو وڵاتەیان جێهێشتووە. بەڵام کارمەندە سەرەکیەکان لە شوێنی خۆیان ماونەتەوە و سەرقاڵی جێبەجێکردنی کارەکانیانە. ڕاشی گەیاند توانای باڵوێزخانەکەمان لە تاران بۆ جێبەجێکردنی کاروباری هاوڵاتیانمان سنووردار دەکرێت. هەمیش کورتەیەک بوو لە هەواڵەکانی ئەمسەر لەبیان. بڵێ هەرچەنە باسی گەرمی ڕۆژ بۆتە بابەتی کۆرۆنا، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەردەوام وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوی هەیە و ڕێنمایی هەیە ڕێکاری توندی گرتۆتە بەر بۆ هەم بۆ چارەسەرکردن هەم بۆ ڕێگریکردن. هەر بۆیە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا تۆمارکردنی 4 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی پشتڕاست کردەوە. هاژە ئەم دەنگۆیی کە بڵاو بۆتەوە و پشتڕاستکردنەوەی دەرکەوتنی 4 حاڵەت لە سلێمانی لەوە چێ دڵڕاوکێکی زۆر لە نێوان خەڵکە بخاتەوە. بەڵام دوێنێ لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەی کە لەلایەن پارێزگاری سلێمانی و هەروەها بەڕێوبەری ئاسایشی سلێمانی بەڕێوەچوو زۆر ئەوەیان دووپات کردەوە کە هیچ مەترسیەک لەوەدا نییە. ئەو کەسانی کە هاتوونەتەوە لە خەڵی سنووری باشماغ بێ ئەوەی کە تێکەڵ لەگەڵ کەسی ترا تێکەڵ ببن یا بەرکەوتیان لەگەڵ خەڵکە هەبێ یەکسەر خراونەتە کەرەنتینەوە. ئەمە خاڵێکی زۆر باشە کە هێشتا سلێمانی پاکە و هێشتا هەرێمی کوردستان وەکو خودی خۆی ڤایرۆسەکەی تیا دەرنەکەوتووە لە ئێرانەوە ئەو کەسانە گەڕاونەتەوە. بۆیە ئەمە وانەکات کە خەڵک زۆر بترسن و تووشی سترێسێکی زۆر ببن. و ئەوەش لە یاد نەکەین کە بەڕێوبەری ئاسایشی سلێمانی باسی لەوە کرد کە ڕێگەی چڕ و پڕیان گرتۆتە بەر و هەموو ئەو ڕێکارانەی کە دەبێ بگیرێتە بەر لە کاتی گەڕانەوەی هاوڵاتیان کە ئەگەڕێنەوە ئەگەر بە خاڵە سنوورەکان نەگەڕێنەوە بە قاچاق ئەوە هەموو ڕێگریەکیان کردووە. تەنانەت دەستیان بەسەر ئەو ئۆتۆمبیلانەشا گرتووە کە کاری قاچاق هەر ئەو 4 کەسەش پێشتر کە سەردانی ئێرانیان کردووە و گەڕاونەتەوە لەوێ تووشی ڤایرۆسەکە بوون. بۆی وەزارەتی تەندروستی جەخت دەکاتەوە کە پێویستە هەموو لایەک پابەندی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ دۆزینەوەی هەر گومان لێکراوێک و گەشتیارێک کە دوور لە چاوی تیمەکانی تەندروستی گەڕاونەتەوە هەرێمی کوردستان. هاوکات وەزارەتی تەندروستی عێراقیش تۆمارکردنی 2 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای
لە بەغدا ڕاگەیاندووە و ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە عێراق و هەرێمی کوردستان گەیشتە 90 کەس. پێما بێ پاکێجێکمان ئامادەیە لەسەر باڵەتا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو پشکنین بۆ 24 گومان لێکرا و ئەنجام درا کە لە نێویاندا 4 هاوڵاتی شاری سلێمانی دەرەنجامی پشکنینەکانیان دەرچوو کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان کە پێکهاتبوون لە خێزانێکی سێکەسی و ئافرەتێک کە سەرجەمیان پێشتر سەردانی وڵاتی ئێرانیان کردبوو. بەڵام ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان و باری تەندروستیان جێگیرە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا پشکنین بۆ 24 گومان لێکراو ئەنجام دراوە کە لە نێوانیاندا 4 هاوڵاتی لە شاری سلێمانی دەرەنجامی پشکنینەکەیان دەرچووە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 بوون کە پێک هاتبوون لە خێزانێکی سێکەسی و ئافرەتێک کە سەرجەمیان پێشتر سەردانی وڵاتی ئێرانیان کردبوو دوای گەڕانەوەیان لە پرۆسەی کەرەنتین و چاودێریکردنی تەندروستی پشکنینیان بۆ کراو لە کاتی ئێستادا لە نەخۆشخانەی جیاکراوەی تایبەت بەم نەخۆشیە دانراون و باری تەندروستیان جێگیرە و لەژێر چاودێریان. وەزارەتی تەندروستی جەخت دەکاتەوە کە پێویستە هەموو لایەک پابەندی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی ناوخۆ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و پاڵپشتی تیمە تەندروستیەکان بن بۆ دۆزینەوەی هەر گومان لێکراوێک هەر گەشتیارێک کە دوورن لە چاوی تیمەکانی تەندروستی. خەڵکی شاری سلێمانی دڵنیاکەمەوە چۆن توانیمان ڤایرۆسەکە تەشخیصکەین ئاوا توانین سەرکەوتوو بین بەسەر چارەسەرەکەیە و هیچ قەلەق مەبن تەنها پشتیوانی ئێمە بن لەوەی کە پابند بن بە ڕێنماییەکانی ئێمە ئەو ڕێنمایانەی کە ئێمە پێتان دەڵین جێبەجێکن دڵنیاتانەکەمەوە ئێمە توانین سەرکەوتوو بین بەسەر ڤایرۆسەکەیە و کاری زۆر باشمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە و ئامادەکاری تەواومان کردووە پشتیوانیکی تەواومانەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی خۆجەیی سلێمانی جەنابی پارێزگاری سلێمان و ئەمن و ئاسایش و هەموو دام و دەستگاکان. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو پشکنین بۆ 24 گومان لێکراو لە هەرێمی کوردستان کراوە و دەرکەوتووە 4 هاوڵاتی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوونا کە لە ئێران گەڕاونەتەوە شاری سلێمانی. بەرپرسانی تەندروستیش دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە دەتوانن بەسەر ڤایرۆسەکە سەرکەوتوو بن و تەندروستی هاوڵاتیان بپارێزن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان دەوامی فەرمانبەرانی کەم کردوتەوە داواش لە هاوڵاتیان دەکات بۆ کاری پێویست نەبێت سەردانی فەرمانگەکان نەکەن. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە مەبەستی ئەمە پاراستنی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گرتنەبەری ڕێوشوێنەکانی پێشگیرین لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. ڤایرۆسەکە دەوامی فەرمی لە فەرمانگەکانی حکوومەت تا ڕادێک کەم کردوتەوە بەو پێیکە مەترسیەوەی هەیە بڵاو بێتەوە. مەترسی ئەم ڤایرۆسە تەنها لەسەرەوەی کە زوو بڵاو بێتەوە بۆیە ئەم ڕێکارانە گیراوەتە بەر جگە لە فەرمانگە تەندروستیەکانیش هێزەکانی ئاسایش و پێشمەرگە تا ڕۆژی دەی سەی 2020 لە کاتژمێر 8 بەیانی تا کاتژمێر 1 دوای نیوەڕۆ کەم دەکرێتەوە. ئاماژەی بەوەش کرد کارکردن بە سیستمی پەنجەمۆری دەست ڕادەگیرێت و هاتوچۆی فەرمانبەران لە تۆمارێکی تایبەتدا تۆمار دەکرێت. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان جەختیشی کردەوە کاری ئێشکگیری فەرمانگە خزمەتگوزاریەکانی شارستانی وەک ئاو، کارەبا، شارەوانی بەردەوام دەبێت. تەواوی وەزارەت و فەرمانگەکانی نەبەستراو بە وەزارەت بۆ دیاریکردنی کاتی دەوامی فەرمی جگە لەو ستافەی کە بۆ ڕاپەڕاندنی کاروباری ڕۆژانیان پێویستە سەرپشک دەکرێت. هاوکات داواشی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد تەنیا لە حاڵەتی زۆر پێویستدا نەبێت سەردانی فەرمانگەکانی حکوومەت نەکەن. بەڵێ بەپێ ئەم ڕاگەیاندراوە بێت تا بتوانین خۆمان دوور بگرین لەوەی کە ئەگەر حاڵەتەکە تا زەرور نەبوو تا زۆر پێویست نەبوو سەردانی فەرمانگەکان نەکەین. بزوتنەوەی گۆڕان بەهۆی کۆرۆنا کۆبوونەوەکانی ڕادەگیرێت. بزوتنەوەی گۆڕان لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردوتەوە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانی جیهان و دراوسێ وەک هەستکردن بەبەر پرسیارەتێکی کۆمەڵاتی و سیاسی و ئاینی و مرۆیی لێمان دەخوازێت هاوکار بین بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی
لەبارەی ئەو ڤایرۆسە و پشتیوانی وەزارەتی تەندروستی و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بین. هاوکات بزوتنەوەی گۆڕان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داوا لە ئۆرگانەکانی دەکات پەیوەندی ڕاستەوخۆ نەهێڵن و لە کاتی زۆر پێویستە بێت دوو ئۆرگان یان سێ ئۆرگان بە یەکەوە کۆ ببنەوە. هەروەها لە بەشێکی دیکەی ڕاگەنراوەکەدا هاتووە بزوتنەوەی گۆڕانداوە لە هەڵسوڕاوانی دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاوکار بن هەر هەڵسوڕاوێکیش لە ئێران گەڕاوەتەوە پشکنینی پزیشکی ئەنجام بدات. بەڵێ خۆ زۆر جاریش ئەکرێت کە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە هەندێک شت هەیە دەتوانرێت حەلی بۆ یان چارەسەر ئەتوانی بەبێکە کۆبوونەوە بکەیت لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە کارەکان ڕایی بکرێت. ئەمانە زۆر ڕێکارێکی باشن کە هەموو کوردستان هەموو خەڵکی کوردستان وەکو بەرپرسیارەتێک بەرامبەر بڵاو نەبوونەوەی ئەم ڤایرۆسە گرتوانە. بێگومان هەموو جومگەکانی ژیان هەموو جومگەکانی کۆمەڵگا ئەو ڕێکارانەی گرتوۆتە بەرهەل لە سیاسیەوە لە پێشانگا لە فستیڤالە فەرمانگەکان هەمووی گرنگە بۆ ڕێگریکردن لە ڤایرۆسەکە لە بەروی مەترسی زوو بڵاوبوونەوەی هەیە ئەگەرنا تا ئێمە ئیرادێکی باشترمان هەبێ بەرگری لەشمان بەرزتر بێ و کەمتر دووچاری توش بوو نەبینەوە. لە پێناو ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا ئاهەنگی نەورۆز لە ئاکرێ ناکرێت. ئەمەیان ناخۆشە سەوە. باڵێ بەڵام تەندروستی هاوڵاتیان زۆر گرنگترە. مازن محەممەد قایمەقامی ئاکرێ بە کوردستان 24 ڕاگەیاند بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەلامەتی گیانی هاوڵاتیان تا مانگێک هەموو چالاکی و کۆبوونەوەیەکی جەماوەری قەدەغە کراوە. ڕاشی گەیان هەر لە چوارچێوەی هەڵمەتەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریان داوە ئەم ساڵ ئاهەنگی نەورۆزیان لە شارۆچکەی ئاکرێ ڕابگرن. ئاکرێ کە بە پایتەختی نەورۆز ناسراوە ساڵانە ڕێوڕسم و چالاکی ناوازە و سەرنجڕاکێش بۆ نەورۆز ساز دەکات و هاوڵاتیان لە هەموو شار و شاشگەکانی هەرێمی کوردستانەوە سەردانی دەکات. سۆڤان من ئەم ساڵ بەنیاز بووم بڕۆمە ئاکرێ چەند ساڵە پێم نەکراوە ئەم ساڵ هاتمە هەولێر وتم ئەچمە ئاکرێ و نەورۆزی ئەم ساڵ لەوە یەکەم بەڵامەوە ڤایرۆسی کۆرۆنا ڕێگەی لێگرتم. بەڵێ بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی هەولێر پێشنیاز دەکات هۆشیاری دەرونی لەبارەی کۆرۆنا بە هاوڵاتیان بدرێت. بۆ ئەم مەبەستە توێژەرانی دەرونی هەڵمەتێکی فراوان ڕێکەخەن زۆرترین ڕێنمایی و زانیاری لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەت کەمکردنەوەی مەترسی و دڵەڕاوکێ بە هاوڵاتیان بدەن. بۆ قسەکردنیش لەسەر ئەم بابەتەوە لەسەر ئەم پێشنیازانە میوانێکمانە بێت. میوانداری زۆر بەڕێز یوسف چاوشین لە بەڕێبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی بەخێر هاتی ڕۆژ باش بەخێر هاتی ڕۆژ باش بفەرموو بەخێر هاتی کاک یوسف ئیرادە و چۆنە تۆ لەوە تۆ ئیرادەمان بەهێزە سپاس بەخوا. ئێمە بەخێراتن تەکەین بۆ ناو ستۆدیۆ هیوادارین کە زۆرترین زانیاریمان لەسەر ئەوە بدەیتێکە وەکو خۆتان پرۆژە و پێشگیازی ئێوە بۆ کەمکردنەوەی دڵەڕاوکێ لە نێوان خەڵکە لەبارەی مەترسی کۆرۆنا چییە؟ بەڵێ هەروەک بە خۆتان دەزانن بەداخەوە ئەمڕۆکە ڤایرۆسی کۆرۆنا خەڵکێکی زۆری سەرقال کردووە لە ئاستی وڵاتانی دنیا و هەر وڵاتێک هەوڵی داوە ڕێوشێنی تایبەت بگرێتە بەر. خۆشببختانە ئەوەی پەیوەندی بە وڵاتی ئێمەشوا هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان توانیوە هەرزوو ڕێوشێنی تایبەت بۆ ئەم ڤایرۆسە دابنێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە دابنێتن. ئەمەش بە ڕاستپاردنی وەزارەتی ناوخۆ بە پلەی یەکەم و ڕاستپاردنی وەزارەتی تەندروستی بە پلەی دووەم. ئەوەی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەبوو دیارە هەولیدا سنوورەکان تونند و تۆڵکردن و ئەوەی پەیوەندی بە وەزارەتی تەندروستیەوە هەبوو هەولیاندا ئەوانەی کە قەرەنتینە دەکرێن پشکنینیان بۆ بکرێت و لە هەمان کاتدا بنکەی تایبەتیان هەبێت بۆ ئەو حاڵاتەنە. لەگەڵ ئەوەش هەر جیهەتێک ڕێنمایی و بڕیاری تایبەت بە خۆیان هەبوو بۆ هوشیاری هاوڵاتیان. دیارە ئەمە کارێکی گرنگ بوو ئەمە زۆر پێویست بوو و لە وڵاتانیش ئەمە کراوە. بەڵام لەگەڵ ئەمەش ئێمە پێمان باش بوو بەڕاستی لایانی سێمیش بێتە ناو بابەتەکە بە تایبەت ئەو لایەنانەی کە لە بواری دەرونی و لە بواری کۆمەڵایەتی کار دەکەن لەوانە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کۆمەڵە و ڕێکخراوەکان و تەنانەت لە ئاسی زانکۆکانیش بەشەکانی دەروناسی و کۆمەڵاسی.
ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر وتمان با ئەو دەست پێشخەریە بکەین بە حکمی ئەوەی کۆمەڵێک توێژەری باشمان هەیە خاوەن معریفە و زانستێکی باشن کە لە زانکۆکان بەدەستیان هێناوە لەگەڵ ئەوەش لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئێمە بە چڕی کارمان لەسەر توانەکانی ئەوان کردووە خۆلەکانی کەیس مەنیجمنت خۆلەکانی PSS واتە پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیمان بۆ کردنەوە بۆیە لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر لەگەڵ قایمەقامەکانی سنووری پارێزگای هەولێر و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ڕێکەتین کە ئێمەش لەگەڵ تیمەکانی ئەوان لەسەر ئەم پرۆژە کار کاگیوسف ئەم پرۆژە چڕوپڕی دەستان پێ کردو بۆ هەڵمەتی هۆشیاری زیاتر پشتان بە توێژەران کۆمەڵاتی بەستووە ئایا هیچ ینی ئەتوانن ئەو کەسانش پشتیان پێبەستن بۆ نمونە توێژەرانی پزیشکی یاخود ڕاوێژکاری پزیشکیە یاخود مامۆستایانی ئاینیە هیچ پەیوەندیەکتان لەگەڵ ئەوان هەیە کەوانیش هاوکارتان بن بۆ پرۆژەکەتان و بۆ هۆشیاری دەرونی لە هاوڵاتیان بۆ ئەو بابەتێکە مەترسی لە کۆرۆنا دروستی کردووە لەسەریان خۆی لە ڕاستیدا ئێمە پێمان وایە کە ڕووبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە ئەرکی هەموو تاکێکی کۆمەلگایە بەڵام هەر کەسێک و هەر لاەنێک بە پێی پسپۆڕی خۆی ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەبێتن بەڕاستی ئێمە دەتوانین لە بواری دەرونی و لە بواری کۆمەڵایەتی کارکەین بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تاکلانە کارکەین ئێمە بەبێ وەزارەتی ناوخۆ بەبێ وەزارەتی تەندروستی بەبێ لایەنەکانی تر بەڕاستی ئەگەر کارش پێن سەرکەوتو نابێت بۆیە هەر ئامانجی ئێمە ئەوەیە کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی تا ئەم لەحزەیە سەرکەوتنێکی باشیان لەم بوارە بەدەستێنەوە دەمانەوێت بەشدار بین و زیاتر سەرکەوتوتر بین لەم پرۆسەیە بەڵێ ئێوە وا دەبینن کە مەترسی خەڵک گەیشت بێتە ئەو ئاستەی کە ئێوە کارەکانتان چڕ بکەن و وەکو پرۆژەی هۆشیاری ڕابگەێنن بەڵێ بێگومان ئەگەر تەماشای بابەتەکە بکەین لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەلگا کاریگەری خۆی هەیە ئێمە ئەگەر ئەو نمونانە وەرگین کە لە وڵاتانی دەوروبەر وڵاتانی جیران کە ئەو وڵاتێکە هەلگری ڤایرۆسی کۆرۆنایە هاوڵاتیانی ئێمە کە دەگەڕێنەوە ئەوانە بە پلە ئیجاری یەکەم ئەوانە کارانتینە دەکرێت کە کارانتینە بکرێن بێگومان ئەو لە ڕووی دەرونیەوە تووشی حالەتێکی ترس دەبن و لە هەمان کاتدا نەکتەنیا بە خۆیان بەڵکو خێزانەکانیشیان تووشی دڵەڕاوکێ دەبن بۆیە پێمان وایە کە لەم حالەتەدا تەنها پێویستی بە چارەسەری پزیشکی نییە پێویستیان بە ڕاوێژکاری دەرونیشەیە و توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە دەتوانن ڕۆڵێکی زۆر باش بین ئێستا پرسیار ئەوەیە دەڵێن ئێوە کە بەڕاستی بۆ ئەوەی سەلامەتی توێژەرانیش نەکەویتە مەترسیەوە چ بەرنامە و چ پلانێکتان هەیە ئەوەی پەیوەندی بەوە هەبیت کە ئێمە ڕاستە و خۆ کاریان لەسەر بکەین بەڕاستی پاش پشکنینەکانی پزیشکی یان بە لەسەر بڕیاری ئەوان ئێمە تیمەکانی خۆمان دەنێنین و ئەگەریشنە دەتوانین سوود لە ئەزمونەکانی جیهان وەرگین لە وڵاتانی جیهان ئەمڕۆکە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی لە ڕێگەی ئینتەرنێت و بە شێوەی ئۆنلاین دەتوانن پەیوەندی بەو کەسانەوە بکەن کە لە ژێر پشکنیندان یان با بڵێن هەلگری ڤایرۆسی کۆرۆنا باشە کاگی یوسف وەکوەزانین لەگەڵ سەرەتای دەستپێکردنی ئەم بابەتە بڵاوبوونەوەی کۆرۆنا بە جیهانە زیاتر لە تۆڕ کۆمەڵایەتیەکان و دوودڵی لای هاوڵاتیان دروست بوو مەترسیەکانی باسەکرا یاخود چۆن ئەمە بووە هۆی شێواندنی دەرونی هاوڵاتیان بە گشتی پێت وانییە کە کۆنتڕۆڵکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریە بێت بە دڵنیاییەوە یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە بەڕاستی بابەتێکی حساسە دەبێت زۆر بە شێوەیەکی زانستیانە مامەڵە لەگەر بکرێتن بەڵام چۆن یعنی چۆن ئەتوانن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێوە ئەو کۆنتترۆڵە بکەن یاخود لە ڕێی توێژەرانتان چۆن ئەتوانین هیچ ڕنمایە بڵاوەکەنەوە یاخود چۆن بزانە ئەوەی پەیوەندی بە ئێمەەوە هەر لە ناوەکەوە دیارە توێژەرانی کۆمەڵاتی توێژەرانی دەرونی ئەمانە هەڵدەستن بەچی بەڕاستی یەکەم شت بۆ هاوڵاتی بۆ کۆمەلگا بۆ تاکەکانی کۆمەلگا کە پێویستە بەڕاستی کۆکردنەوەی زانیاری دروستە لە سەرچاوی باوەڕپێکراوەوە ئەم ئەرکە بەڕاستی توێژەرانی ئێمە زۆر بە باشی دەتوانن لە ئاستی دابن و هەر کاتێک زانیاریەکان بە شێوەیەکی ڕێک و پێک کۆکرانەوە
بە دڵنیایی و کاریگەری لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان دەبێت تەنانەت لەسەر ڕاگەاندنەکانی تریش ئێمە دەبینین لە ڕووی لەوانەیە لە ڕووی پەرۆشیانەوە دەبینین ڕاگەاندنەکان بە گشتی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی زۆر سەرقاڵن بەو بابەتەوە بەڵام دەبینین کارکردنیان بە شێوەیەکی زانستی نیە ئەو داتانە ئەو زانیاریانە کە بڵاو دەکەنەوە کاریگەریەکی ئیجابی لەسەر تاکی کۆمەلگا دروست ناکەن بۆیە ئەوە ئەرکی توێژەرانە کە بەڕاستی لە ڕێی سەرچاوەی باوەڕ پێکرا و زانیاری دروست بەدەست بێنن و بەسەر کۆمەلگادا بڵاوکەنەوە بەڵێ کاتە بە پێویستی بە هەڵمەتێکە ئەویش لەلایەن ئێوەوە چۆن ئەو هەڵمەتە ڕادەگەێنن کە لەلایەن توێژەرەکانتانەوە بە شێوازێک بێت کە خەڵک ئاگادار بێتەوە لە هەرچەند ئەم نەخۆشیە بە ئەندازەیەک ترسناک نییە کە وەکو سارس بێت لە 2013 ئەم بەکو بەبیرهێنانەوەیەک بەڵام هەر لەگەڵ ئەوەشە ئەم لە سەرەتای بڵاوبوونەوەی لە سەتا دوی خەڵک پێوەی گیانیان لەدەستەوە بەڵام بەمەرجێ سارس لە سەتا 9.6 تقریبان لە سەتا دەبووە بەڵام لەگەڵ ئەوەشە پێویست بە هەڵمەتێکە ئێوە چۆن ئەو هەڵمەتە لە چ ڕێگەیەکەوە چۆن ئەنجامی ئەدەن ئێمە ئەم هەڵمەتە بەڕاستی یەکەم جار لە ڕێگەی توێژەرانی کۆمەڵایەتی خۆمان هەروەک باسم کردن ئەو کەیسانەی کە بەڕاستی مەترسیان لەسەریان با بڵێن لە ژێر پشکنینن ڕاستەوخۆ لە ڕێی تەلەفۆن بێتن لە ڕێی پەیوەندی ئۆنلاین بێتن پەیوەندیان پێوە دەکەن لە هەمان کاتدا پەیوەندی بە دام و دەستگاکانی تری یعنی ڕاستەوخۆ ناچنە لای کەسەکە بزانە ئەوانەی کە بەڕاستی ناتوانین ڕاستەوخۆ بچینە لای کەسەکە چونکە بۆ ئەوە پسپۆری ئێمە نییە کە تەشخیزن ئەو کەسانە هەلگیری ئەم ڤایرۆسەن یان ئێمە دەبی بە تەنسیق لەگەڵ تیمەکانی پزیشکی دوای بڕیاری ئەوان ئەگەر پێویست بیتن سەردانیان دەکەن ئەگەر پێویست بیتن ئەگەر پێویستیش نەبێتن هەر لە ڕێگای تەلەفۆن و لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەوە بەنسبەت ئەو کەیسانەی کە لە ژێر چاودێریدان بەڵام لە ئاست کۆمەلگا ئێمە پەیوەندی ئەمەتان ئەنجام داوە تاسا ئەو کەیسانەتان ئەوە خەریکین ئەنجامی دەدەین بەڵێ ئەوە دوو ڕۆژە دەستمان پێ کردووە ئەوەی تر لە ئاست کۆمەلگا پەیوەندی دەکەین لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار و لە ڕێگەی ڕاگەاندنەکان بە پلە یەکەم هەوڵ دەدەین وشاری کۆمەڵایەتی لەم بارەوە بڵاوکەین باشە هۆکارەکان و پاڵنەرەکانی مەترسی کۆڕۆنا چییە؟ هەروەکە ئاماژەم پێکردن بەڕاستی خودی ڤایرۆسەکە باوەڕ ناکەم ئەوەندە جێی مەترسی بێتن کە بەڕاستی ئەو هەموو دڵە ڕاوکەی لێ بکەوێتەوە بەڵام چونکە زانیاریەکان بە ڕێکوپێکی بە دروستی ناگەن لە سەرچاوی مواسەق باوەڕ پێکراوەوە ناهێن بۆیە کاریگەریەکی زۆر جار سلبی بەسەر تاکەکانی کۆمەڵ هەر ئەمەش بۆتە هۆکاریەوەی کە ئێوە بتوان لە ڕێگەی توێژەرانەوە بەڵێ بێگومان هەر ئەمەش هۆکارێکێکە بەڕاستی ئێمە هەست بە مەسئولیەتی خۆمان بکەین کە دەبینن هاوڵاتیانی ئێمە بەڕاستی تەنها پێویستیان بە چارەسەری پزیشکی نییە تەنها پێویستیان بە ڕێنمایی پزیشکی نییە بەڵکو لە هەمان کاتدا پێویستیان بە ڕێنمایی دەرونیە پێویستیان بە ڕێنمایی کۆمەڵایەتی باشە چۆن بتوانن توێژەرانی ئێوە بچنە ناو کۆمەڵگە ڕاستەوخۆ بنمونە لە ڕاستە هەرچەنەش قەرەباڵغی کەم کراوەتەوە ئەمە یەکێکە لە ئەو ڕێنمانی کە ئەدرێ بە هاوڵاتیان نەچنە قەرەباڵغیەوە بەڵام سوود لە مامۆستانی ئاینی وەربگیرێ پزیشکان میدیاکاران لەبەرەوەی ئەمە بەرکەوتنی ڕاستەوخۆ نیە ئێوە چۆن توانیتانە هەم توێژەران لەگەڵیان بنیان سوود لەوان وەربگرن ڕاست هەروەک باسم کرد یەکێک لە ئەرکەکانی توێژەری کۆمەڵایەتی بزانە کە وتمان توێژەری دەرونی ئەوە کار لەسەر چی دەکەن ئەوە دەبینێتن تاکە کەیسێک هەیە لە ڕووی دەرونیەوە لە ژێر پشکنینە تەواو نیە تووشی ترس بووە خێزانەکەی تووشی دڵە ڕاوکەی بووە توێژەرانی دەرونی ئێمە دەتوانن کار لەسەر ئەم کەیسە بکەن وەکو کەیسێک وەرگرن بەڵام توێژەرانی کۆمەڵایەتیمان هەیە بێجگە لە توێژەرانی دەرونی توێژەرانی کۆمەڵایەتیمان هەیە ئەوانە پسپۆریان زیاتر لە چیە لە بواری پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە ئەمڕۆ دەبینین لە ناو کۆمەلگای ئێمە یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە کە خۆمان بپارێزین لە بڵاوبوونەوەی ئەم لەم ڤایرۆسە دەبینین کۆمەلگای ئێمە پێکهاتەکەی وایەت شێوازی پەیوەندیەکان وا ڕێکخراوە کە بەڕاستی توندوتۆڵە پەیوەندیەکان توندوتۆڵن پەیوەندی خێزانی پەیوەندی خزمەتی پەیوەندی لەگەڵ هاوڕێیان و لە هەمان کاتدا چەندین پرسەی کۆمەڵایەتی ئاینی نیشتیمانی بەڵێ 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 یەکێک لە ئامانجەکانی ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵاتی ئەوەیە کار لەسەر ئەو پەیوەندیانە بکەن بۆ شێوەیەکی کاتیش بێتن بەڕاستی پێداچوونەوە بەو پەیوەندیانە بکەین بۆ کاتێکی دیاریکراو ئەو پەیوەندیانە لاواستر بکەینەوە
بۆیە هەروەک باسم کرد ناکرێتن ڕاستە خۆ بچیتە ناو کۆمەلگا بە کۆڕ و سمینار و وەرشوپ و ئەوانە بەشداری لەو هەڵمەتە بکەیت هەر ناچاری لە ڕێگەی ڕاگەاندنەوە بەشدار. بەڵێ هێشتا ڤایرۆسی کۆرۆنا بە پەتایەکی جیهانی بە درمێکی جیهانی نەناسراوە. بۆچی ئەم هەموو ترسە هەیە؟ ئەوەکو توێژەرانی کۆمەڵایەتی چۆن هەڵی ئەوە ئەجەن کە ئەو ترسە کەمکەنەوە؟ بەڵێ بێگومان هێشتا ئەمە ڤایرۆسێکی جیهانی نییە. ڕاست. نەبۆتە جیهانی و ئەم هەموو ترسەی دروست کردووە. ڕاست هەروەک باسم کرد بەڕاستی کاتێک ئەو ترسە نامێتن کە خەڵکێکە بزانێتن زانیاریەکان کە پێیان دەگەن لە سەرچاوی باوەڕ پێکراو لە سەرچاوی پسپۆڕەوە دێت. بەداخەوە ئەوڕۆ دەبینین هەر کەسێک هەر لاانێک لە لای خۆیەوە بەو کارە بەو ئەرکە هەڵدەسێتن لەوانەیە لە پەرۆشیانەوە بێت بەڵام بەداخەوە دوجار تەسیرێکی سلبی هەیە. کێنەوانەی کە زیاتر لە ڤایرۆسەکە ترسن لە مەترسیەکانی ینی لە کەسانی ئاسایی زیاترە ترسن لە مەترسی ڤایرۆس ڕاستی دەوێتن ئەمە کاریگەری لەسەر هەموو تاکەکانی کۆمەلگا دەبێت. یعنی بەگشتی هەموو کەس بەگشتی ڕاگەاندن ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک دروست بەکار نەهێنێت زانیاریەکان بە هەڵە بڵاو بکرێنەوە تەسیر کاریگەری لەسەر هەموو تاکەکانی کۆمەلگا بەجێ لێرەیە ئەوە دروستە بێت لە لامان باشە کەواتە کە ئێمە هەر هەوڵی ئەوە دێن کە هۆشیاری خەڵک ئاستی هۆشیاری خەڵک بەرزکەینەوە و تەنها بەس لەو ڕێگەیەکرێت چکە خەڵک نابێت باوەڕ بکات بەوەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان هەر کەس و لەجێ خۆیەوە هەڵەسێت داتایەکی هەڵا ئايات یا خودت شتێک ئەڵێت کە سەرچاوەکەی ڕاستیە. ئێوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی و سەرجەم ئەو سێکتەرانە چۆنە کۆنتاکتان؟ بەڵێ ئێمە لە کۆبوونەوەی پارێزگای هەولێر ئەو کۆبوونەوەمان بە دەرفەت زانی کە هەماهەنگی دروستکەین لەگەل بەڕێز جەنابی پارێزگار لەگەل هەردە قایمەقامەکەی سنووری پارێزگای هەولێر و لەگەل بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر. ئەمە دەرفەتێکی باش بوو و لەو کۆبوونەوەی کە لەگەل ئەوان هەمان بوو لە پارێزگای هەولێر توانیمان ئەو تەنسیقە دروستکەین. کاک یوسف ئەوە کۆزانین خاوەن پێداویستە تایبەتەکان ئەوانەی کە نابیستن نابینان ئەمانە چینێکی کاریگەری خو گرنگن لە ناو کۆمەلگا چیتان کردو بە تایبەت توێژێکی گرنگن لە ناو کۆمەلگا باشە چیتان کردو بۆی بتوانن هەموو ئەم ڕێنمایانە وەکو کەسانێکی ئاسایی یاخود کە خاوەن پێداویستی تایبەت نییە وەربگرێت ئایا لە ڕێی توێژەرانی دەرونیەوە بێت هەندێک کەس هەیە تەمەنیشی گەورەیە بەڵام نەخۆشی ئۆتیزمی هەیە ئایا چیتان کرد بۆی ئەو کەسانە ڕێنمایەکان پێ بگات وەکو خۆی لەبەرەوەی خۆتان نەزان ئەوانیش تووشی دوو دڵی و دڵەڕاوکیە بن و کاریگەری خراپتریشیانە بێ لە سەریان بەدڵنیایەوە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشە پێدانی کۆمەڵایەتی هەولێر لە قۆناغی یەکەم هەڵمانداوە بەڕاستی ئەوەی پەیمانگەکانمان سنتەرەکانی ئۆتیزمی خۆمان دەوامیان لێ ڕاگیرین و بەنسبەت شوێنەکانی تر وەکو خانەی نەوجەوانان خانەی بە ساڵە جوان شەلتەری ئافرەتان دەرچوون لەو شوێنانە کەمترکەینەوە و سەردانیش بە ئەو شوێنانە بە سنووردار بکەین لەگەڵ ئەوەش لە ڕووی تەندروستیەوە پەیوەندیمان بە لانی تەندروستیەوە هەبووە بە وزارەتی تەندروستی بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستیەوە ئەوەی پێویست بوویتنە لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەوە بۆ ئەوانمان دابین کرد. چ کارێکتان کرد بە تایبەت نابیستان چۆن ینی بە چ هەڵمەتەکەتان ئەوەتان تیاجیا کردوتەوە کە پێیان بڵێن یان میکانزمی تێگەیاندن و یاخود گەیاندنی ئەو ڕێنمایانە بۆ ئەوان چۆنە بێت ڕاستە یعنی هیچ پەیوەندێکتان لەگەڵ بنمونە میدیاکانەوە کردووە کە بە میکانیزمێک نابیستان یاخود زمانی جەستە بێت تیان بگێنن کە ڕێنمایەکان چۆنە و پێیان بگێنن ئەوەی پەیوەندی بە نابینایان و نابستانەوە هەبێت تەنانەت ئۆتیزمیش بەڕاستی تەنها ئەوەمان کردووە کە داوامەکە ڕاگیرین و لە هەمان کاتدا ئەو هوشیاریەش بە داک و باوکی ئەو منداڵانە بدەین کە چۆن چاودێری منداڵەکانیان بکەن بەڵام ئەوەی تر کە بەڕاستی لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیش کارمان کردووە ئەوەی وەک ئاماژەم پێ کرد دەگەڕێتەوە بۆ خانەکان بۆ شەلتەری ئافرەتان. زۆر سپاس دەکەین بەڕێز یوسف چاوشین بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی چاودەرەی کۆمەڵایەتی و هەروەها توێژەری کۆمەڵایەت. زۆر سپاس بۆ بەڕێتان سپاس بۆ زانیاریەکان. بابەیەکەوە بینەری کەشوهەوای شارەکانی کوردستان بین.
ئەم بابەتە بۆ لایەنگرانی بەرشەلۆنە جێی دڵخۆشیە قەینا تۆزە دڵیان بەمەوە بەڵێ بۆ بارسلۆنایەکان کە یەکێکیش کە لەوانە کە هاندەرێکی سەرسەختی ئەو بڵین بارسلۆنایە یعنی بارسلۆنایە کاکسامانی ئەسایمنتە ئێستا کە ئەم هەواڵە ئەبیستە هەر لەوە چێت لەلای خۆیەوە حاڵمان بە حاڵی نەبێت هاژە هاوخەمیت بۆ دەرەبڕێ قەینا من هاوخەمی بۆ دەرەبڕم بەڵام بەڵێ ریال مەدریدی کلاسیکۆی ریال مەدرید کلاسیکۆی زەوی بردەوە و پێشەنگی لالیگاشی وەرگرتەوە. ریال مەدرید یاری کلاسیکۆی لە بارسلۆنا بردەوە و پێشەنگی خولی لالیگاشی بەدەستهێنایەوە. ئەمە سوتفەیە بۆ کاکسامان قەینا. درەنگانی شەوی ڕابردوو یاری کلاسیکۆی ئیسپانیا لە کەشێکی باراناویدا و لەسەر یاریگەی سانتیاگۆ بێرنابیۆ لە نێوان ریال مەدرید و بارسلۆنا بەڕێوەچوو. لە گێمی یاریەکەدا هەردوویانەی ئاستی یاریکردنیان لە یەکەوە نزیک بوو. چەندین دەرفەتی گۆڵکردنیان لە دەستدا و گێمی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی هات. بەڵام گێمی دووەمی یاریەکە تەواو جیاواز بوو. هەردوویانە هێرشی زیاتریان بۆ سەر گۆڵی یەکتر دەبرد. دواتر ڤینیسیۆس جۆنیۆر یاریزانی لاوی بەرازیلی یانەی ریال مەدرید لە خولەکی 71 گۆڵی یەکەمی بۆیانەکەی تۆمار کرد. بە تۆمارکردنی ئەو گۆڵەش ڕیکۆردی لیۆنێل مسی شکان کە وەک بچووکترین یاریزان لە یاری کلاسیکۆ گۆڵ تۆمار کرد. پاشان ماریانۆ دیاز لە خولەکی 90 هاتە ناو یاریدا و لە خولەکی 92 گۆڵی دووەمی بۆ یانەی ریال مەدرید لە دژی بارسلۆنا تۆمار کرد. ئێستا ریال مەدرید خاوەنی 56 خاڵە و پێشەنگی لالیگای گرتۆتەوە و بارسلۆناش بە 55 خاڵ پلەی دووەمی خولەکەی گرتۆتەوە. جا ئێستا هاندەرانی ئەو دوویانێ ئەمڕۆ خوازانێت چه کۆمنت و چه نامەیەک و چ مەسجێک لە بینیان هاتوچۆ ئەکات و چۆن دەموان گرڵین بردنەوەی ریال مەدرید سوتفەیە ئەگەرنا لەوانەیە بارسلۆنە ئەمە لەبەر کاکسامان واڵی لەبەر خاتری کاکسامە و هاوسەرەکەشم لەبەرەوەی لایەنگری بارسلۆنەیە ئەگەر نامن خۆم لایەنگری هیچیان نیم. بەڵام قەینا پێم وا بە هەر بۆ سوتفا بووە من هەر لە سەرەتاوە کە دەستمان پێکردەوە بە پرۆگرام وتومە من لایەنگری ئەو یانەیە ئەبم کە براوە بێ ئێستا ریال مەدرید من لایەنگری دڵخۆشەکانم. بابەتێکی جیاواز لە وەرزشمان هەیە گڵکۆی ئەلیاسەفرە. ئەو جێگەی کە بۆتە نەزەرگای زۆرێک لە کچان و ژنانی پێنجێن. لە هەر ناوچێکی دیکەی کوردستانیش ئەلیاسەفرەیان بیستووە و ناوبانیان بیستبێ دێن و پەڕۆیەکی لێ هەڵەواسن وەک جۆلانە و هەر شتێک بکوێتە ناو ئەو پەڕۆیە مێرو بێت بەرد بێ بەریدارەکە بێ هەر شتێک بێ ئەی خۆن بە نیەتەوەی کە چی لە نیازێکیان هەیە بێتە دی یاخود چی نیازێک لە دڵیانە بێتە دییان بۆ لە دایکبوونی مناڵ بێ ینی بە نیەتەوەی هەیەە بڵێ پەڕۆی کەڵەواسن وەکو جۆلانە بەو درەختەیە ئەلیاسەفرەی پێڵن لە پێنجێنە دواتر هەر شتێ بکەوێتە ناویتر پیس بێ پاک بێ بیخۆن لە نیەتەوەی کە شتەکان بۆ بێت. ئەمە شەگەڕێتەوە سەر بڕوا و عقیدەی هەر کەسێک چونکە بەڕاستی نازان بۆم سەر سوهێنەرە با پێکەوە ببینیم. بەیادی گەنجێتی سەردانی ئەم مەزارگەیە دەکات. لە پاش خوێندنی فاتیحا پەڕۆیەک وەک جۆلانێ هەڵدەواسێ. ئاوە ئەلکا لە نیازی دڵی. سۆیبە ئەیەوێ وەک سەردەمی گەنجی نیەتێک بخاتە دڵیەوە و بەردێک هەڵواسێ بە کێلی مەزاری پیر ئەلیاس. خەڵک سەردانیە کرد بۆ کۆمەڵێ مراد کە لە دڵیا بوو لەوانە بۆ مناڵبوون بۆ هەر مرادێکی تر ئاهاتن سەردانی ئەم شخصیانە کرد بە تایبەتی لە چوارشەمانە و خێرێکیان دواتر کە مرازەکەیان حاصلە بوو بۆم شخصا کرد خێرەکە لە چوارشەمەی ئەم چوارشەمە بۆ چوارشەمەی داهاتوو ئاهاتن مەنجەڵە یافراخێکیانە هێنا تەوزیعی هەنەکرد بەسەر خەڵکەکەیە. ئێرە مەزارگەی پیر ئەلیاسە. خەڵکی ناوچەی پێنجێن و دەوروبەری بەنیازی بەدیهێنانی ئەو نیازەی لە دڵیان بووە هەموو چوارشەمەیە بە ئێستاشەوە سەردانی دەکەن. سویبە بەیادی ئەو ساڵانەی کە گەنج بووە دووبارە هاتۆتەوە سەرمەزارەکە و چیرۆکی ئەو ڕۆژانە دەگێڕێتەوە کە خەڵکی هاتوونەتە ئەم جێگەیە. ئەو کاتە کە خەڵکە هات دەخیلەیەکیش لێرە هەبوو ئەو دەخیلەیە خەڵک جاروایە بوو پارەی تێکرد
ئێرەیان پێچاو کرد ئێرەیان پێتەرتی بکرد و عقیدە وا بوو کە ئەگەڕانەوە لەسەر شخصەکە بۆ هەر مەبەستی هاتبوو ئاوا پشتا و پشتە گەڕانەوە تاوەکو ئێرە دواتر ڕوویانە کردەوە و ئەڕۆشتن. هەندێک جار خەڵک زۆر لە دوورەوە لەم ناو لەولاوە هاتن ئەم مێلۆیەیان دروستە کرد بەم شێوەیە کەی بینن مێلۆکە جاروایە بوو گەڵادارێکی تێکە و جاروایە چیلکەدارێکی تێکە و عادەت وا بوو ئەوە ئەو کەسەی کە مرادەکەی ویست ئەو چیلکەیە ئەبر ئەی خوارد بۆ ئەوەی کە مناڵی بێت. چیرۆکی ئەفسانەی هەیە سەبارەت بەم مەزارگەیە. وەک باسی لێوە دەکەن پێشتر ئەم پیر ئەلیاسا لە شوێنێکی بەرامبەر ئێرەوە فڕیوەتە ئەم شوێنە و بۆ هۆیەوە ناویان لێناوە ئەلیاسەفڕا. پێشتر گەنجان بە کچ و کوڕەوە سەردانیان کردووە بە مەبەستی بەدیهێنانی ئاواتەکانیان و نیازی دڵیان. لە سەردەمی ئەو کاتێک کە جوولەکەکان پیا و باشەکانی خۆیان و پێغەمبەرەکانیان ئەکوشت دیارە هەڵهاتووە هاتۆتە ئێرە و لێرە ماوەتەوە لە دوای هاتنی ئیسلامیش ئەمە وەکو پارێزرا و وەکو مەرقەد ماوەتەوە دار و درەختەکانی کە لەسەرین ئەگەر وەکو مێژوولێک بدرێتەوە زۆر کۆنن بەڵام هەر پێچێت پیاوچاکێکی ئاینی بوو بێت هاتووە لێرە جێگیر بوو و لێرە کۆچی دوایی کردووە. مەزارگەی پیر ئەلیاس کە بە ئەلیاسەفڕە ناسراوە لە نێو شارۆچکەی پێنجێن مێژوویەکی کۆنی هەیە و ئەگەر کەسێک بەنیازی لە دایکبوونی منداڵێک سەردانی ئێرەی کرد بێت ئەوە لێرە پارچەیەک پەڕۆی وەک جۆلانێ هەڵواسیوە و لە پاش هەفتەیە سەردانی کردوتەوە. ئەگەر هەر شتێک کەوتبێتە نێو ئەو پارچە پەڕۆیی کە هەڵیواسیوە خواردوێتی بەنیەتی ئەوەی خوای گەورە منداڵی پێبەخشێ و هەر کەسێکی کەش سەردانی کرد بێت ئەوە پارچەیەک پەڕۆی دیکەی لێرە لەگەڵ وتنی نیازەکەی گرێداوە. ئەڤیناتا کوردستان 24 پێنجێن. ئەیانوم ئەوە تەبەڕووکە ئازار لە بەیانی ئینسانانایڵێ. ئەم باوەڕ و متمانانە کە لە ناخی خۆیانە دروستەکەن بێگومان لە هەموو میلەتێکە هەیە هەر لە ناو کوردانیە ئەوە ژواکات کە لایانی دەرونی خۆی ئاسوودە بکە و باوەڕەکەی وای لێ بکە کە بێگومان هەست بکە بۆی ئەو شتە ئەگونجێ ئەگەرنا لە مناڵی دایمە جێی پرسیار بوو ئەم باشە بۆ ئەم بەردە لە شوێنێکی تر بەردێکمەیەنا بە هەر شتێکمەوەنا نەئەنووسا بۆ لەویانوسێ بەڵام جارێکیان پرسیارم لە مامۆستاکەم کرد تەنها پەیوەندی موگناتیزی و کانزایی زەویە ئەگەرنا پەیوەندی بە ئەو شوێن و مەزارگە و کەسەوە نییە کە لەویانێژا بەڵام ئەوش باوەڕی و کەسانەیە دیارە دەرونیان بۆ ئارامە بێت. بەڵێ هەر بۆک ئێستا باسە کردوتت لە هەموو شوێنێکی جیهانە هەیە پرفرۆشترین کتێبی جیهان لە ساڵێک لە ساڵەکانی پێم وابێت دو-سێ ساڵ لەمەوە پێش بوو بە ناوی ئیت کڕی لاڤ یعنی سێشت کە مرۆڤ ناتوانێت بەبێ ئەوە بژی خواردن خۆشەویستی و پەرستشی شتێکیان باوەڕبوون بە شتێک کە ئەمە لە هەموو جیهانە سێ خاڵن کە مرۆڤ بەبێ ئەو سێشتە ناتوانێت بژی وامیش عقیدەی کەسێکە یان باوەڕی کەسێکە بەرامبەر بەوە هەرچەندە باوەڕەکان زۆر جیاوازن تاکوتەنهایی خوددایەکە دەتوانێت هەموو ئەو شتانەی کە دەمانوێت بهێنێتە دی بۆمان. و ئێستا پێکەوە دەبینە بینەری بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەبینین کە ئەمڕۆ بەهای دۆلار و یۆرۆ گۆڕانکاریەکی زۆری بەسەر هاتووە. بڵێ 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 120,250 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە 130,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 154,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,500 دینارە. 100,000 تومانی ئێرانی 8,300 دینارە. و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش بەم شێوەیە. مسقالێک زێری عیار 24 ببورن بە 360,000 دینارەوە مسقالێکیش زێری عیار 21 بە 268,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 18 بە 230,000 دینارە. هەموو بەندیخانەکانی سنا بۆ ڕێگری لە کۆرۆنا پاکرانەوە. مراد فەتحی بەرپرسی بەندیخانەکانی شاری سنا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە میدیاکانی ئێرانی ڕاگەیاندووە تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ناو زیندانیان تۆمار نەکراوە و هەموو ئەو هەواڵانی باز لە بوونی حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە ناو بەندیخانەکان دەکەن دوورن لە ڕاستیەوە. و ئاماژەی بەوەش کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و
ڕێگری لە بڵاوبوونەوەی لە ناو زیندان هەموو بەندیخانەکان پاکراونێتەوە ئەوان خۆیان بۆ خۆیان هەر لە کەرنتینن اینجا خوا نەخواست ئەگەر کەسێکیش توش ببێت جاوە وەزعەکە ئەستەم زۆر زووتر بڵاو بێت بۆیە گرتنەبەری ئەو ڕێوشێنانە بەتایبەت لە ناو ئەو بەندیخانانە زۆر گرنگە چونکە ئەوان زۆر نزیکن مەجای وەشیان نییە زۆر ببرێنە دەرەوە بڵاو بکرێنەوە و شوێنەکەش داخراوە هەوایەکی زۆر ئاڵ نابێت لەوەیە بەهۆی کۆرۆنا ماچکردن لە فەڕەنسا قەدەغە کرا کە وڵاتی عشق و خۆشەویستی و ڕۆمانسیەت بەناوبانگە وەزارەتی تەندروستی فەڕەنسا لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردوتەوە لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هاوڵاتیان داوا ئەکات کە خۆیان لە ماچکردنی یەکتر بە دوور بگرن و لەمە دووە ماچی ئاسایی لە جۆری ئەلپێز قەدەغە ئەکرێ هەروە بەڵێت باشە بێت چۆن بێ و ینی چی جۆری ماچەکە ینی ماچی ئاسایانی دەست ئەدەن و ئەم لاولە چۆن خۆمان تەوقاکەین ئەم لاولەیەکی ماچەکەی ئەو جۆرە ماچە حتمما هاژە بۆ کێ ڕۆشتی هاژە بۆ کێمان بێت هەروەها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو سێ حاڵەتی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراون و 450 سەربازی سوپای ئیسرائیلیش بە گومانی توشبوون بە کۆرۆنا خرانە ژێر چاودێری تەندروستیەوە بەڵێ و حکوومەتی سعودیا بە سیستەمێکی ئەلکترۆنی پارەی ڤیزای کۆمپانیەکانی ئەمرە دەگەڕێنێتەوە وەزارەتی حەج و ئەمرەی سعودیا لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە دوای ئەوەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری ڕاگررتنی گەشتەکانی ئەمرەیان داوە و سیستەمی ئەلکترۆنیان بۆ گەڕاندنەوەی پارەی ئەو کۆمپانیانە تەرخان کردووە کە بڕیار بوو ئەم ساڵ عمرەکاران بۆ ئەو وڵاتە بگازنەوە وەزارەتی حەج و عمرەی سعودیا ئاماژەی بەوەش کردووە ئاماژەی بۆ کردووە کە پارەی هیچ کۆمپانیا و کەسێک نافەوتێت بۆیان ئەگەڕێنرێتەوە ئەوە بەڕاستی کارێکی باش چونکە خەڵک زۆر زووتر ناوی نووسی و پارەی یاوە بۆیە ڕۆژی 27 مانگی ڕابردوو وەزارەتی دەرەوەی سعودیا بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریدا هەموو گەشتەکانی ئەمرۆ و سەردانی مزگەوتی مەدینە هەڵسپێرێت بۆی کە ئێمە باسیواکەین مەترسی کۆرۆنا ئەوەیە کە بەیەکەوە کۆبوونەوەی زۆر قەرەباڵغی دروستکردن ئەوانە ئەبێتە هۆی زیاتر بڵاوبوونەوەی بۆی هەموو وڵاتێک بە گوێرەی سیستمی ئەو ئیداری و سیاسی خۆشی بێت ڕێوشێنی تایبەتی گرتووە بۆی سعودیەش ئەو ڕێشوێنەی لە ڕووی حەج و ئەمرەوە گرتوتە بەر ساڵانە لە هەموو جیهانەوە ڕووی تێەکەن کۆرۆناش هەموو جیهانی گرتوتەوە کەس ناناسێت بەڵێ تەنانەت لە پاریسیش مۆزەخانەی لۆڤەر کە مۆنومنتێکی مێژوویی ئەو وڵاتەیە ئەوانیش بە هەمان شێوە کە ساڵانە یان ساڵانە زیاتر لە 15,000 کەس ڕۆژانە 15,000 کەس سەردانی ئەکەن و دەیبینن کە لە 165 خەڵکی ئەکات کە ڕۆژانە سەرداری ئەو مۆزەخانە هونەریە ئەکەن و ئەوانیش بە هەمان شێوە دەستیان کردو بە ڕێگریکردن بە شێوازی خۆیان و مۆزەخانەکان بۆ کاتێکی نادیار داخستووە ئەمە کۆمەڵێک بوو لەو بڕگە و بابەتانێک کە بۆمان ئامادەکرده بوون سبەینەیینەوە دینەوە لاتان هەر بە دیار بەرچایی بەیانیانەوە بینەرمان بن کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاواز جوانتان بۆ ئامادەکەین ئەمڕۆ چۆن توێژەری کۆمەڵایەتی کە چەندین ڕێنمایی پێیان لە ڕووی دەرونیەوە هەست بە ئارامی بکەین و مەترسن بێگومان کۆرۆناش کارمان تێ ناکات. بەدڵنیاییەوە وەک هەموو ڕۆژێک ئەمڕۆژ هەڵماندا بە وزەیەکی زۆرەوە لەگەڵتان بین لە ماڵەکانتان و لە ماڵەکانتان دەرنەچن و هەڵی ئەوە بدەن هەرچی ڕێکارێک کە وەزارەتی ناوخۆوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وەزارەتی تەندروستیەوە دەری دەکات هەڵی ئەوە بدەن بە هۆشیارانە مامەڵەی لەگەڵدا بکەن و ڕێگر بن لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا چونکە ئێمەی کورد دڵنیام ئەمەش تێدەپەڕێن هەر شاد بن.